بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم آمين. زنجیرەی وەشانی نوێی من دەرسەکانی ڕابردوو لە خزمەتتانە بووم بۆ هەموو ئەو ڤایرۆس و هاک و لاگوود سوزانم ئەو شتانەی کە لە مستەلاحی عەسڕیە بەکارەهێنرێ بۆ تەکنۆلۆژیا ئەوانەی کە تووشی بەشەرە بن کە هەمووی بریتین لە گوناه و تاوانەکان بە پێی مەرتەبە و دەرەجاتیان لەسەر گوناهەکان و شومی گوناهەکان ڕۆشتین لە بوعدی دینیەوە و یەکەم جاریش لە ڕەهەندی زانستی و دووەم جاریش لە ڕەهەندی دەرونیەوە قسەمان لەسەر گوناه کرد کە شعورێکی ئینسانیە دواییش فەرمانێکی خواییە بۆ ئینسان چونکە خوا زاناترە لە هەمووان بە هەڵە و چاکەکان و بە ڕاست و دروستەکان لەگە هەڵەکان بۆ ئینسان. مەسەلەی گوناه زۆر درێژە کێشێگەر لەسەری بڕۆم. وەڵڵاهی برایان هەر بابەتێک لەمانە بۆ خۆی قسە زۆرە کێشی، یعنی ئەوەی کە دەرسی ڕابردووەکان باسمان کرد بەس کە ئەکەم یعنی سوء الفهم دروست نەبێ لە قسەکانە، یعنی یەکێک لەو خاڵانی کە من باسمان کردم و پیاوی چاک بن گوناهەکانتان بشارنەوە بە معنای ئەوە نابڵێم بچن گوناهەکەن بدزیەوە. یعنی ئەسڵ ئەوەیە کە ئینسان نابێ هەڵە بکە هەتا لە توانایە هەیە، بەڵام دوجار هەر مادەم ئینسان بی هەڵە لێوەشێتەوە، مادەم ئینسان بیت، بەڵام کە هەڵەت لێوەشێتەوە هەڵەکانت هەتا ئەتوانی بە بەرچاوی خەڵکەوە نەبێت. ئەمە تەناقوض نییە، دژبەیەک نییە لەگەڵ ئەو فەرمودەی کە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵاتو وەسەلام باسی ئەو قەوماکە کە خوا عوقوبەیان ئاوایە کاتێک ئەمانە بەتەنیا ئەکەوتن یان چاوی خەڵکیان لێ دیار ناما ئینتەهەکو حوڕوماتی الله سنوورەکانی خۆیانە بەزان. ئەمە لەگەڵەوە تەناقوض نییە. ئەمە ئەسڵ ئەوەیە کە ئینسان ئەگەر گوناهێکی لێوەشایەوە دوایی باسی نەکات لە ناو خەڵکەوە نەزانێت چالاکێکی کردووە بیجێڕێتەوە. و ئەم ئینسانانەش ئەبێت ئەو کاتانە علاماتی ئیمان ئەوەیە کە خەڵکی لێوە دیار نەبێت هەڵەنەکە ئەمە هەستکردنە بە ڕەقابەتی خوا بە قوترین هەستە کە لە ئینسانە دروزە بێ. حتا لە ڕووی دەروونزانیەوە کە ئێستا عەرزتانەکەم هەندێک شتان بۆ باسەکەم، ئینسانی شەخسیەت بەهێز، ئینسانی بە قووەت لە ڕووی دەرونیەوە جیا کاتۆ لە ئینسانێک کە دوو لە ڕووتان شەخسیەتی هەشە، لاوازە یان با بڵێن فشەڵە. دوجارە بنێم قۆناغانە بەجێ بڵم چونکە دوای ئەوە قۆناغی تریە ئینسانە گاتە مەرحەلەیەک مەرحەلەی ئیستیحلالە، یعنی بە حەڵاڵزانینی گوناهەکان. جارێک شتێکمان باس کرد لە جانبی دەرونیەوە کە ئەمان و دژیەکی معریفی بۆ دروزە بێ ئینسانەیە ئەزانێ هەڵەکەی کردووە لە پێناوی ئەوەی کە ئیعتراف بە هەڵەکەیان نەکات، دێت ئەم ئیشە بە حسابی خۆی ڕاست دەکاتەوە. ڕاستکردنەوەی ئیشەکەی چییە کە بۆی ڕاز ناکرێتەوە. طبعاً باشترین شت بۆ ئەوەی ئەعتراف بە هەڵەکەی نەکاو بڵێ جاو خەڵکەش هەمووی وایە و کاکە، یعنی عوزر بۆ هەڵەکەی بێنێتەوە. ئەمە قۆناغی خراپتری بە دوایە دێکم قۆناغانە وەکو عەرزم کردنەوە بوو کە کابرا گاتە مەرحەلەیەک پەنا بەخۆ بە حەڵاڵیشی بزانێ، یعنی کاڵێ حرامە نەسی لەسەر ئاەتی لەسەرە یا فەرمودەی لەسەرە گاڵتەی بە عەقڵت دێ با بە حرام حرامی چی ئەمانە پەنا ئەگرن بەخواگاتە حدێک کە لە ئیسلام دەرس نەدەرەوە ڕەتیان بە ئیسلام و نامێنێت، چونکە ڕێک پێچەوانی فەرمانی خوا قسەکە بە تایبەتی گەرەوە حرامێکی ئاشکرا بێ. ئێستا جۆرەکانی ڤایرۆس و هاک و لاگ زۆر بوون لە ژیانی هەموو ئینسانێکە. ئێمە پێویستمان بە وەشانی نوێ و ئەپدەیتی خۆمان، ئەپدەیتیش بۆ نەهێشتنی ئەمانە نەزەرین بە عەمەلی چۆن ئەم هەڵانە چارەسەر بە شێوەیەکی کردداری چی بکەین. یەک دووشتی کردداریمان وت، بەڵام ئەمانە بکەن بە قاعیدەی عام بۆ هەموو هەڵەکان کە هەمانە بۆ هەموو جۆرە فایلەکان. ئەفەرمون زانایانی دەروونناس ئەڵێن نۆرمالبوونی گوناه، نۆرمالبوونی هەڵە لە ژیانی ئینسانە مرۆڤبوونی مرۆڤ داماڵێت. یعنی ئینسانێک کە هەڵەکردنی جەریمەی تاوانی گوناهی بەلاوە نۆرمەڵ بوو پێی وابوو شتێکی ئاساییە، ئیتر ئەوە مرۆڤبوونی لێ داماڵراوە، لە ئینسان چۆتە دەرەوە. نموزەجەکان زینون لە ئێستاە زۆرن، لە بەرگی ئینسانان بەڵێ بەڵام ئینسان نین، دڕندەیەکن بەرە بنە گیانی و خەڵکە و تا ئەو خەڵکە وەکو دوو لە ڕووتان وەکو حەیوانیش نابینن، وەکو ئالێگ ئەبینن فی سەبیلی ئەمان خەلق کرابێتن خزمەت بە خۆیانی پێ بکەن.
چارەسەری ئەم قەزیانە چۆن دروزە بێ ئەسڵەکەی عەرزم کردی لە هەڵەیەکەوە دەست پێکا یەکەم جار کایکا ئەم ئینسانە شیل و سوور و مۆری ژەبێتەوە پێی یعنی تەنانەت دەمارەکانیشی قوبوڵی ناکات دەرونی قوبوڵی ناکات تووشی دڵڕاوکێ بێت تووشی تێکچوونی شێوە و نەخەوت خەوپیانەکەوتن و خەوزڕان و ئەو حاڵەتانە بێ لە قۆناغەکانی سەرەتای هەڵەکردنە دوایە گاتەوە قۆناغانی کە شانازیشی پێوە بکات بۆ ئەوەی کە ئەم هەڵانە ئەبدەیت کەینەوە بێ بڕێنەوە سەر نقطەی بیدایە نقطەی بیدایە فۆرمات ئەبدەیتکردنەوە هەموو شتەکانت بۆ ساغەکاتەوە یەکەم کار پێویستە ئینسان بیکە ئەوەیە کە خۆی بناسێ و دان بە هەڵەکەیە بنێ دانان بە هەڵەیە بەس بوعدێکی ئایدی نییە ئەزیزان بعدی ئاینی یعنی ڕەهەندی ئاینی کە باسی ئەەکەم ئەگەر ئاینەکە مەبەستم پێی ئیسلام بوو لەسەر و زانستەکانەوەی بە هەموو جۆرەکانی ئیتر زانستی دەرونی بێ زانستی دەماری بێ زانستی هەموو جۆرە زانستەکانی تر چونکە ئیسلام دینی جاری پێشووی عەرزمکردن بە مستەلەحی عەسڵی وتم کۆتا ڤێرشن کۆتا ئەبدەیتی ئینسانیەتی ئینسانە کە خوا ناردوێتی خواش لە هەموو زاناترە بە ئینسان لەبەرەوە لەسەر و هەموو شتێکەوەیە چونکە جەنابتان ئەزانن زانست زۆر شت کە ئەسەلمێنێت ترێڵ ئان فێڵینە محاولە و فەشەلە جاری وایە 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ تەجروبە لەسەر شتێکەکە قەنەعەتێکی دوایی بە هەڵە دەرەچێت ئەم چونکە لە لای زاتی ئەڵڵاوە هاتووە هیچ احتیمالی ئەگەری هەڵەیتیان نییە جاتۆ 50 ساڵ هەڵەت کردو عمری خەڵکێکت بەزایەوە خوا بڕیارەکانی ئاوانین مطلقە کە ڕاستترینە شتەکە دەی ئەم دانانە بە هەڵا تەنها نیشانەی ڕەوژبەرزی نییە ئەسڵەن پرۆسەیەکی ئاڵۆزی دەرونی و دەماریە کە زانایان ئەڵێن ڕاستەوخۆ کاریگەری لەسەر گەشەی مرۆڤ و پەیوەندی کۆمەڵایەتەکانیشی هەیە یعنی ئاعترافکردن بە هەڵە کاریگەری لەسەر گەشەی مرۆڤ هەیە ئەوەندە کاریگەرە لەسەر ئینسان ئەو دوو وعدەی کە دیسان هەمەیە ئەو دوو ڕەهەندەیە هەمەیە قسەی لێ بکەمەوە دواتر یەکەمیان لایانی دەرونیە دووەمیان دیسان لایانی زانست و مێشکە هەتاوەکو بزانین ئەم شتانە وا هەز نەکەین هەردینەوە هاتۆ ئێمە کۆت و زنجیر بکە بەم مەفهومە خەڵک بێ پێمان فرۆشێتەوە وەڵڵاهی ئەوە زانست پیان ئەڵێ نەخۆش من بەخوا نەخۆشنەوانی کە لە تاوان و هەڵەیان زۆر جارەگەر لە ڕەهەندی زانستیەوە تێی بڕوانی ئەبێ بەزەی بە حاڵیان ئەبێتەوە بۆیش ببینن لە پێناوی ئەمەیشا ئەگەڕێنەوە بەناو قاموسە پزیشکیەکانە یەک بێگە و زاراوانەی کە پیان ئەڵێن نەخۆشن لە قاموسە پزیشکەکان دەریانەکەنە دەرەوە یعنی هاوڕەگەزخوازی لە ڤێرشنە کۆنەکانی کتێبەکانی تووبا بە نەخۆشیە ناساندرا ئێستا لە هەموو تەبعێکی تازەی کتێبی تووبیا کە دەرەکرێ هیچ کەسێک بۆی نییە هاوڕەگەزخوازی پێناسە بکا بە نەخۆشی دەرونی چونکە ئەمان ئامانجیانە خەڵک وا لێ بکەنەوە تا ئەوەندەی ڕیکلام بۆ هاوڕەگەزخوازیە کرێ ئەوەندە ڕیکلام بۆ شەریکەکانی کۆنکا و هاینس و چوزانم LG و کورە هەموو ئەو شتانی تر کە ئێستا بوونیانێ شەریکە ئەلکترۆنی عالەمیەکان سامسۆنگ و ئەپڵیش ناکرێت یاریەک هەیە لە دەورەی ئینگلیزی و دەورەی ئەڵمانی و دەورەی چیایەوە بیبینن پەلکە زێڕینەکەی تیانە بێت و عەرز نەکرێت و نەکرێ بە ئاڵا لە هەموو شتێک ڕیکلامی زۆرتر بۆ کرێ دەی لە سەردەمێکا بگەڕێنەوە بۆ نوسخە کۆنەکانی کتێبەکانی تۆپ زانستی پزیشکی هەمووی ئەڵێ نەخۆشی دەرونی ئەمانە ئەستەن کە ئەمانە نەخۆشن پێویستیان بە عیلاجێ لە کۆمەلگایە نەوعێکیشن کە عیلاجیان ناکرێت پێویستیان بە لەناوبردن هەیە بۆی خەڵکی تر توش نەکەن بە خۆیانەوە دەی یەکەم شت لە بواری دەرونیەوە کاڵێم مەسەلەی اعترافکردن بە هەڵا نەک هەر تەنها مەسەلەیەکە ڕەبتی بە ڕەوژبەرزیەوە هەیە بەڵکو کاریگەری ڕاستە و خۆی لەسەر گەشەی مرۆڤ هەیە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەیە لەم بوعدانەوە یەکەم لەلایەنی دەرونیەوە ئەڵێت مرۆڤ بە سروشتی خۆی بە تەبعی خۆی حەز بەوەکە وەک کەسێکی باش و ژیر و دانا و عەقڵ دەربکەوێت بۆیە هەر کاتێک ئینسان هەڵەیەکی لێوەشێتەوە وتم ئینسانیش نییە کە هەڵەی لێ نەوەشێتەوە ئەمانە تەبعی هەموو مرۆڤێکن حەزەکە خەڵک بە چاک وەسفی بکە حەزەکە کەسێکی باش و ژیر بێ بەڵام هەڵەیەکی لێوەشێتەوە تووشی حاڵەتێکی دەرونیە بێ پێوتێ کۆگنیتیڤ دیسۆنانس ئەمە یعنی ناڕێکی ناسینەوەی پێڵەی نەگەر تەرجەمەیکەن بە کوردیە ئەم حاڵەتە دەرونی لەم ئینسانەیە دروست ئەبێ کۆمەڵە کێشەی بۆ دروستەکە یەکێک لەوانە کە ئیشی لەسەرەکە پاراستنی خودە
ئەم ئینسانە کە تووشی ئەم هەڵەیە بوو ئەمیش حەز ناکا کەسێک بێت لەکەی لەسەر بێ هەر باش و چاک وەسف بکرێ محاولە ئەکات کە مێشکی ئەم ئینسانە هەوڵ ئەیە کارێک بکات کە ئەم وێنە گەورەی خۆی ئەم وێنە جوانەی خۆی کە بریتێ لە ئینسانە ژیر و داناکە بیپارێزێ بۆیە دانان بە هەڵەیە وەکو هەڕەشەیەک ئەبینێت بۆ سەر ئەو کەسایەتی خۆی وا هەستەکە ئەگەر هەڵە بکە ئیتر ئەم کەسایەتێک گەورەی کە ئەم ئەویست دروستیکا کەوتە ژێر پرسیارە و ئەگەر هەیە لە ناوچێ لەبەر ئەوە دەرونیەن جارە باسی هیچ ناکەم ئەم ئینسانە خۆی هەوڵ ئەیا بگەڕێ بە دوای پاساوە بۆ هەڵەکەی کە کردوێتی دەسەکا بە پاساو هێنانەوە بۆ عیبەکانی خۆی بۆ هەڵەکانی کە کردوێتی کەواتە قۆناغی یەکەم ئاسان نییە ئینسانی هەڵی کردووە مەزانێ بڵێ اعتراف بە هەڵە بکە زۆرمان بینیەوە ئۆمەتێک ئیدارەیە بەڵام خۆی کە هەڵاکە تا دنیاش مابێتەکە حتا نەینیتە تەبەق دەردی کورد دەڵێ ناڵێ الله سەدەق نایەوێ اعترافەکەی خۆی بکە خۆ براکانی یوسف عەلەیهی السەلام 40 ساڵ ئەم تاوانیان شاردەوە لە باوکیان بە تەنها اعترافێکیان پێویست بوو بیان وتە باوکە ئێمە هەڵەیەکی وامان کرد 40 دانە ساڵ ئامادە نەبوون زەلامێکیان بڵێن هەڵەمان کرد لەبەرەوە هەڵەکردن وا کارێکی ئاسان نییە هەر دەروونت ڕێت نایە نەفسیەن ئینسان وا خەلق نەبووە چونکە پێی وایە اعتراف بەم هەڵەیە بکایتر بۆ خۆی ئەم ئینسانە ئەشکێتەوە و شەخسیەتە گەورە و عەزیم و بەڕێزەی نامێنێ لەبەرەوە ئەبێت هەموو پاساوێک بێنێتەوە کە خۆشتان لەزان زۆربەی کات پاساوەکان دوور لە حورمەتان درۆشی تێیەکەوێ ناحەقیشی تێیەکەوێ فی سەبیلی ئەوەی ئەم شەخسیەتە گەورەی خۆی بپارێزێ دووەم خاڵ ئەم ئینسانە ترسی هەیە دەرونیان لە سزای کۆمەڵایەتی کە ئەم پێی وایە ئەڵێ مرۆڤە کۆنەکان ئەو حاڵەتیان هەبوو زۆرتر پێیان وابوو هەر کاتێک کە هەڵەیەک بکەن ئەو کاتە لە ناو کۆمەلگایە سووک و کەم نرخە بن بۆیە ئەم هەڵەیە ئەم قەناعەتە ئەم بڕوایە ئەمە من باسی مصطلحاتی دەرونیتان بۆ بکەم باسی ئایەت و حەدیثتان بۆ ناکەم ئەمە عیلمەکە قسەی لەسەرەکە ئەڵێ ئەم سیفەتە سیفەتی مرۆڤە کۆنەکان بوو وەکو وراثەیەک لە ئێمە ماوەتەوە تام لەحزەیەش ئێمە هەمان شعورمانتیایە پێمان وایە ئیعترافکردن بە هەڵا کەسایەتی کۆمەڵایەتیمان لاوازەکە لەبەرەوە کەسمان نامانەوێ ئیعتراف بکەین بۆی لە ناو کۆمەلگایە نەشکەین هەمیشە سوورین لەسەرەوەی کە کردومانە هەڵە نەبووە ئێوە هەڵە تێگەیشتون بەڵام نقطەیەکی زۆر گرنگی دەرونی باسەکات ئەڵێت ئەو کەسانەی خاوەنی متمانە بەخۆبوونێکی زۆر بەقووەتن شخصیتێکی زۆر کاملیان هەیە زۆر لەسەریان ئاسانە ئیعتراف بە هەڵەکانیان بکەن بۆیە لەناو عەرەبی شاوتراوە الاعتراف بالخەطأ فەضیلە ئیعترافکردن بە هەڵە گەورەیە بەڕێزیە دەی ئەم قسەی کەوان کردوانە قسەیەکی تەجریبی دەرونیە زانەکانی دەروونزانیش هەروواڵێن ئەڵێن ئەو کەسانە هەڵەیان بەلاوە ئاسانەکە ئیعتراف لەسەری بکەن کە خاوەنی شخصیەتێکی گەورن خاوەنی شخصیەتێکی کاملن خۆیان ئینسانێکی بەڕێزن پێیان وایە ئەمان لەوەندە گەورەترن کە بە هەڵەیەک بشکێن لە ناو کۆمەلگایە پێیان وایە بغەڵەتی ژیانی ئەمان لەسەر هەڵەیەک نەوەستاوەتەوە چونکە فەزیلەتیان هەیە چونکە ئینسانی چاکن چونکە ڕاستەکانیان زۆرە هەڵەیەک لە کەداریان ناکە وەکو هەموو هەڵەیەکی تر بەم پۆزش هێنانەوە بەم ئیعترافکردنە جوانیانەکا لە کۆمەلگایە ئەڵێ ئەمانە دەرونیان زۆر بەهێزن زۆر سیقەیان بەخۆیان هەیە ئەمانە خەڵکی خاوەن فەزیلەتن بۆیە زۆر لاتان ئاسایی بێ خەڵکێکە گوناهەکە عوزر بۆ گوناهەکان هێنێتەوە داماوە شخصیەتی ضعیفە دەرونیان پێناسەکەی ئاوایە لەبەرەوەی تر وا مەزانە کابرایەکی موسڵمان ببینە ڕەسوڵ الله عەلەیهی السەڵاتو وەسەلام بۆ لەو نەمیز باسی ئایەت و حەدیث کەم لە ئێستایە ببینن لەو زیکرانەی کە ئێمە فێر کردووە سەید الاستیغفار ئەڵێ چی لە سەید الاستیغفارە ئەبوء لەکە بنیعمەتیکە عەلەیە وئەبوء بذەنبی هەموو ڕۆژێک خوایە ئیعتراف بە فەزیلەت و گەورەی تۆ کەم بەسەر منەوە ئیعترافەکەم بە هەڵە و تاوانی خۆم هەموو ڕۆژێکە ماڵیتەوە فێری فەزیلەتەکە فێری پیاوەتیتەکە پێم وتن ئیسلام ئەخیر ئەبدەیت ئەخیر ڤێرشنە کە ڤێرشنی تری بەدوایە نایە ئینسانێت بتوانێت پرۆگرامی بۆ بێن لەسەر و هەموو شتێکەوەی دەی ئەوە تا ئیسلام ڕەسوڵ الله عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمەیە کرد بە سونەتێکی ڕۆژانەکە هەموو تاکێک کە چاولەوەکە جۆلەوە گرێ بیڵێتەوە بۆ ئەوەی لە لای نۆرمەڵ بێ ڕۆژانە بڵێ وەڵا کاکە هەڵەم کردو
لە بەردەمی خوای پەروەردگار اعتراف بە هەڵەی بکە و فێری ئەوەش ببێ هەر کاتێک هەڵەیەکی بەرامبەر بە هەر مەخلوقێکی خوا کرد اعتراف بە هەڵەکانی بکە کە ئەمە وتم لەو کەسانە ئەوەشێتەوە خاوەنی فەزیلەتن ئەمەی کە عەرزم کردن تا ئێستا ئەم متمانە بەخۆبوونە ئەم سیقە لە ناو پیاوە گەورەکانە هەیە ئەمە زانستی دەروونزانی بوو. دیسان زانستی نۆرۆلۆژی یعنی زانستی دەمارزانی زانستی دەماری بوعدێکی تری ئەمە زانستێکی جیاواز لەوی پێشوو دەرونی نییە. ئەڵێ کاتێک مێشک درک بەوە کات کە کارێک یان بڕیارێکی کردووە هەڵە بووە چەند ناوچەیەکی مێشک چالاگە بن. یەکێک لەوانە بەشێکی مێشکە کە پێڵێن ACC کورتەکەی ئەنتریەر سینگولیت کۆرتێکس ACC مختصەرەکەیەتی ئەڵێ ئەم بەشەی مێشک وەکو سیستەمێکی چاودێری کارەکات. کاتێک ئەنجامەکان لەگەڵ چاوەڕوانیەکەی خۆیان یەک ناگرێتەوە یعنی وەختێک ئەم ئینسانە حەزی بەوەی هەیە ئینسانێکی جوان بێ باڵا بێ ئینسانێکی ژیرە ئینسانێکی کاملە و ئەو عملی لێوەشێتەوە مێشگەی خوێنێتەوە سەیرەکە ئەمە وەکو ئەوە نەبوو کە لە ئینسانێکی کامل و جوان و دانا و ژیر بۆشێتەوە یەکسەر مێشک نیشانەی ئاگادارکردنەوە نێرێ بۆ ئینسانەکە وەکو عەرزم کردن وەکو جیازی دووکەڵ کێشەکە لەگەڵ دووکەڵی وەرگرم لێرەوە هاواری لێ بەرزەبێتەوەی کا بە هۆڕن لیان هەڵێ شتێکی خەتەر لە ئارای هەیە. ئەم بەشی ACC مێشکە کە ئیشی چاودێریکردنی کارە سیستەمی چاودێریکردنی کار قابلە تۆ بتوانی بینایەک دروستکەی وا خۆی کوژبایی 20 40 50 100 دەفتەر بوو دروست کرده بوو لەو مەخلوقە گرنگتر بێ کە ناوی ئینسانە خوا خەڵقی کردووە قابلە تۆ خەمیەوە دەبێت زیازی ئاگادارکردنەوەی بۆ دروستکەی ڕەب العالەمین بۆی دروست نەکرده بێت. بۆ یەڵێم ئینسانە ئەم بەشی ACC کە سیستەمی چاودێریکردنی کارەکانی خودی خۆتەکە یەکسەر دەستەکە بە ئاماژە ناردن ئاگادار دەکاتەوە کام ئیشەیە پێچەوانەی ئەوەیە کە پێویستە بکرێ هەڵێ. اینجا نقطەیەکی تری گرنگ کە زانستی دەماری ئاماژەی پێ ئەکات تەجروبە کراوە لەسەری کە ئێمە هەمومان لێی ڕائەکەین و ئەو ئەڵێ شتێکی زۆر باشە چونکە لە پێگاتەی ئینسانە بوونی هەیە پێمان ئەڵێت ئەی سەلمێنێک کە مێشک لە ڕێگەی هەڵەوە باشتر زانیاری وەرەگرێ و فێرە بێ. بۆیە وتراوە هەمیشە نیوەی فێربوونەکان لە هەڵەوەن بەزمەرج نییە هەڵەکان خودی خۆت بیکەی ڕەنگە خەڵکێکی تر کردبێتی ئەگەر دیقەتی قورئانتان نابێ یا سیرەتان نابێ چیرۆگەلێکی زۆریە و قەومانەی تایە کە هەڵاکەن. بۆچی خوای پەروەردگار گێڕاوێتەوە لە پێناوی ئەوەی کە فێر ببین لە هەڵەکانی ئەوانەوە چونکە وەکو عەرزم کردی زانستی دەماری پێمان ئەڵێ مێشکی مرۆڤ وایە ئەتوانێت لە هەڵە زۆر شت فێر بێ بۆیە باسکردنی هەڵەی ئەو قەومانە بۆ زاناکردن و داناکردن و چاوکردنەوە و داتا بیسکردنی مێشکی خۆتە کە پێی بڵێ ئەمانە هەڵەن لێوەی فێر بە نەیەڵید ئەمی عازانە لە ناو جسمی منە بیرێت ئەبێ ئەمانە بە هەڵە بناسێنی هەر کاتێک کە بینی دژی بۆسیتەوە وەکو عەرزم کردی ئاماژەکانم بۆ بنێری کە ئەمە شتێکی غەڵەت بوو کە کردبووی. ئەڵێت هەر کاتێک ئینسان دان بە هەڵەیەکانێ مێش پرۆسەیە گەنجامەیە پێوترێت prediction error correction. ئەم پرۆسەیە ئەگەر تەرجەمەیکەن پرۆسەی ڕاستکردنەوەی هەڵەی پێشبینی ئەمەش دیسان ئامێرە و ئیشە و دەمارە لە ناو مێشکایکە ئەما بێتە هۆی پەیوەندیەکی بەهێز لە نێوان دەمارەکانە ئەیان بەستێتەوە پێکەوە کە ئیعازێکی هەڵا وەشاوەتەوە لەم جسمەی کە ئەم سیستەمەی تیا بەستراوە. لەبەرەوە ئەو کاتەیە پێویستی بە چیەیە ئەم ئینسانێک کە دانینا بەم هەڵەیە پێویستی بەوەیە دەمارەکانی ڕابێنێتەوە لەسەرەوەی ئەمە میشەی کردت جارێکی تر بە فەزیلەت وەری مەگرە. هەمان پرۆسەی ئێمە لەگەڵ مەخلوقاتە لە جسمی خۆمان ناکەین. جەنابتان ئەزانن بۆ نمونە مەسەلەی هینەکان تەلقیحەکان کوتانەکان کە هەیە ئەم کوتانە خۆتۆ ڤایرۆسی خەیتە جسمی ئەم مناڵی خۆتۆکەی بێ کوتی بۆیەش دیقەتت دابێت کە ڕۆژەی کوتی تای بەرزە بێتەوە. بەس ئەو ڤایرۆسەی کە یکەیتە جسمی ئەم مناڵەوە ئەتەوێت جسمی ئینسان سیستەمی بەرگری ئینسان ئەم ڤایرۆسە بناسێ تعارفێکی لەگەڵاکەی بەس بە زەلیلی خەیتە بەردەستی جیهازی بەرگری مناڵەکەی خۆت. وەختێک کە جیهازی بەرگری ئەزانێ ئەمە دوژمنێکەوە هاتۆتە ناو لاشەوە جیهازی بەرگری مناڵەکە بەقۆتەوە ئەمیش جوندی ئەمیش دزێک دوو لە ڕوتان دەسپیسێک پیاو خراپێک هاتۆتە ناو ئەم ماڵە و زەلیلیشە ڕێک سەرێ خۆن ئەکەن بەسەریا و لە ناوێ بن.
ئیتر پێی فێرە بندوو لە ڕووی جەنابتان هەر کاتێک بە حسابی خۆشی زۆر بەقووەتر دابەزێ ئەمانەی ناسنەوە بۆ ئەڵێن جسم بەرگری پیا کردووە بەرامبەری ئەیناسێتەوە لەگەڵ دەرکە و پەلاماری ئەکسەری خوایتر بە ئەو کاتێک کە بە زەلیلی چەوسانیەوە ناهێڵێ جارێکی تر بە بەقووەتی بێتە ناو ئەم جسمەوە و دەرەقەتی ئەم جسمە بێت هەمان شت لە جسما ڕوو ئەیات ئەو کاتێک کە تۆ اعترافەکەی بە هەڵە بە دەمارەکانی خۆ دەڵێ ئەم ئیشە هەڵە بوو من کردم وەکو ڤایرۆسە زەعیفەکەی خەیتە ناو مێشکەوە مێشک لەمەولا ڕەفزێکا دەمیعازە بۆی نییە جارێکی تر بێتە ناو مێشکەوە خۆی بەڕاست و ساق بزانێت و بێوێت کۆنتڕۆلی ئەم ئینسانە بکا بۆیە هەر کاتێکم هەڵەیە دووبارە بۆیە خۆی کرد بە مێشکە یەکسەر دەمارەکانی مێشکی ئینزار لێن و پەلامارێن ئەڵێنەوە غەڵەتە نابێ بێ ئەمیشە بێتە ناو جسمی ئینسانەوە بۆیە زاناکان کۆمەڵێک سوودیان لەسەر دانپیانان بە هەڵەیە بۆیە باسی دانپیانان بە هەڵەتان بۆ کەم کە عەرزم کردی فۆرماتکردنەوەی هەڵەکان ئەپدەیتکردنی خۆمان بۆ نەهێشتنی هەڵەکانی یەکەم قۆناغمان بەمە دەست پێکا کە قۆناغی عەمەلیە سوودەکانی یەکەم شت لە بواری تەندروستی دەرونیە ئەو کەسانەی کە اعتراف بە هەڵاکەن ئەڵێ ئەوانە دڵە ڕاوچیان زۆر زۆر کەمتر لەو کەسانی کە هەڵەکانیان نایەنەوێ بسەلمێنن دوو کەس هەمانیشیان کردووە ئەمەیان اعترافەکە لێ وەڵای کاکە غەڵەت بوو بەحسابی خۆمم زانی شتێکی چاکە بەس وەڵای غەڵەت بوو کردم داوای لێخۆشبوونەکە لەخوا ئەگەر بەرامبەر بەخوا کردوێتی داوای لێخۆشبوون لەو کەسەیە کە بەرامبەرێتی ئەگەر هەڵەی بەرامبەر کردووە دەرونیان مرتاحە ئەچێ دەڵێ ئەسڵەن لە لای خەڵکیش گەورە بێت چونکە ئەمە سوودی کۆمەڵایەتی هەیە پەیوەندیەکان لە نێوان ئینسانەکانە بەهێزەکە خاڵی دووەم کە باسی دانپیانان بە هەڵەمان بووە کە ئاڵێ پەیوەندیەکان لە نێوان مرۆڤەکانە بەهێزەکە ئەسڵەن ئەو ئینسانە ئینسانێکی مەوثوق دەرەچێ لە مەولا متمانە پێکراوە سەیدنا عومەر مەجلیسەکەی جوان کردەوە سەیدنا عومەر وەختێک کە موسڵمان بوو هاتە ناو خەڵکی مەکە و کۆبوونەوە ئیعلانی کرد جەنابتان ئەزان بەو سەردەمینیە نیشتیوای نەبوو لەگەڵ موسڵمان بوو هاتە ناو خەڵکەوتی کاکە من موسڵمان بووم وەڵڵاهی تا ئێستا ئەوەی کە فەرمانم پێکردن هەمووی غەڵەت بوون زۆریشم لێ ئەکردن لەسەری کابێ بیکەن لێ ئیان ئیمامی عومەر خۆ لە جاهیلیەت شاهروە بوو ئێستا موسڵمان بووم ئەزانم هەموو ئەوانەی پێشوو کردو من هەڵەن و داواشتان لێ یەکەم نەیانکەن بەڵام وەکو جاران زۆرتان لێ ناکەم اختیاری خۆتانەکە ئیکەن یان نایکەن چونکە دینداری بە زۆر ناکرێ کێش مافی لەسرم هەیە ئێوێ مافەکەی وەرگێتەوە ئەوە من و ئەوەش دارەکەتان چەند دارم لیاون دارەکانم لێ بنەوە چونکە کە موسڵمانە بێ اعتراف بە فەزیلەتی تیا دروست دەبێ ئەوەی لەو چواردەورا کۆبووەوە کەمی تیا بۆ لێیانی دەستی عومەری نەخوارد بێت لە جاهیلەتا کە زۆری لێکردن لێی ئەیان لەسەرەوەی کە موسڵمانە بوون ئێستا کە عومەر موسڵمان بوو داریان لێ هەڵگر هەر بەڕاز و تیان زاینەمە مەوزوعیان چی سێریانگرا بەڕاستێت دێم کابراک بۆ بە مەخلوقێکی تر موسڵمان بۆ تا عومەرەکەی جاران نەماوە کە خەڵگاوە بچەوسێنێتەوە زاڵمەکە نییە وەستاوە لە بەردەست ئاڵێ مافت لە لامە لێم بسەنەرەوە ئەو خەڵکە کە هاو بە قوربان و بە ساقەیە بوو هەمووی جای ئەمە حەق لە تۆ بکەین لە جاهیلەتا نەماتوانی ئێستا کە ئەتوانی لێ بکەینەوە لێ بکەینەوە یەک زەلام نەبوو بڵێ من حەقەکی خۆمەمێتەوە هەمووی ود ئازاد بی هیچ مافێکم لە لاو نییە تۆ بە تەنها بەمە لە لای من گەورەتر و عەزیزتر بووی ئەوەی اعتراف بە هەڵە ئەو شتە لە ئینسانە دروستەکە بۆیە اعترافکردن بە هەڵەکان یەکەم شت عەرزم کردن دڵە ڕاوچەی دەرونی کەمەکاتەوە گرە میسانە مرتاحە تەواو بەزەوەی اعتراف بە هەڵە ناکات لە هەموو لەحزەیە کاترسێ فەزع بێ ئەگەر قەناعەتی بە هەموو چواردەورەکەی کردبێ کە ئەمە ئیشەکەی ئەم ڕاست بۆ کردوێتی دوو لە حرمەتان لە ناخی خۆیان زانێ درۆکە ئیشەکەی غەڵەت بووە خۆی مرتاح نییە لەگەڵ خۆیان بۆ کێشەش لە چیایە تۆ دایمە کێشە لە دەرەوەی ماڵەکەتا هەبێ توانی لە ناو ماڵەکەی خۆتان مرتاح بکەی بەس کێشە لە ناو ماڵەکەتا هەبوو بە تۆ چی دەرەوە هەمووی ئارام بێ خەڵک لە سەجادە خەوتە بێ تۆ بەڵاکە هاتۆتە ناو ماڵەکەتەوە ئەو کاتێک کە اعتراف بە هەڵە ناکەی بەڵاکە لە ناو ناختایە ئەو ڕزێنێ لێو جیا نابێتەوە لە هەر شوێنێکا بیت بۆ ئەمەی بۆم باسکردن عیلمە هیچی باسی هات و حەدیث نییە و بە تەشبیه بە نمونە هاتەوە پێشاوە دووەم وەکو عەرزم کردن وتم پەیوەندیەکان بە قووەتەکە متمانە بۆ ئینسانانە دروست دەکات کام حاڵەتیان هەیە سێیام دانان بە هەڵەکانە زۆربەی کات وەکو عەرزم کردن لە دەمارەکە ئاماژەی پێکرد ئەوەیە کە
مێشک بەرمەجە ئەکاتەوە جارێکی تر ئەبدەیت ئەکاتەوە بە زاراوەکەی خۆمان لەسەر جیاکردنەوەی ڕاست و هەڵە لە یەکتری هەڵەکان بە هەڵە ئەناسێنێ و زەقتری ژەبێتەوە جارێکی تر تەجروبەی لەگەڵی هەبووە کە ئەمە هەڵە بووە وەری ناگرێتەوە و چاکەکانیش دژەکانیشان بە چاگە ناسێنێ ئەم ئینسانە ئاسانتر فێرە بێ و ئینسانێکی داناتر دەرەچێ ئەو کەسەی کە ئاعترافەکە بە هەڵە ئاعترافێکی ضمنیە بەوەی کە ئەمڕۆ لە دوێنێ زیرەکترە چونکە دوێنێ ئەوەی نەزانی بوو هەڵەیە ئەگەریش زانی بێتی کردی بەز ئەمڕۆ ئاعترافەکە کە ئەوەی دوێنێ خۆی هەڵەیە زانی بێتی ئەوەی دوێنێ هەڵەیە و بڕیاریشی وایە کە نایکاتەوە و بڕیاریشی وایە کە هەڵا ئەبێت چاک بکرێتەوە ئەگەر من بیکەم یا غەیری من بیکەم بەمە ئینسانێکی کامڵتری دەرونی دروستە بێ و ئینسانێکی زاناتر دروستە بێت لە ئینسانەکەی دوێنێ کە هەڵەکەی کرد کاتەکەم تەواو بوو قسەش زۆر ماون بۆ دەرسی داهاتوە گەر تەمەن باقی بوو أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين إلى يوم الدين